جارێکی تر سڵاو خۆشەویستان. کاک ناسر لەو شوێنەوە وەستاین پرسیاری ئەوم کردوتم کاکەڵکەوت لە میانی بەشداریکردنی هەر لەم بەرنمەیە تەحەدایەکی زۆر گەورەی کرد. وتی پیانۆیەکەم بنەوە لە بەرنامی کرد ڕاستەوخۆ شارەکانش تۆ هەڵی بژێرە و نەمبینی بێت پێشتر و بمەرێ من ئاوازی بۆ دانێم. بەڕاستی نەتەنیا تەحەدایان بەڕووەوە نانە بەڵکوەوە بوێریەکی زۆر زۆری دەوێت. بەداخەوە من گۆرانی بێژم مۆسیقار نیم. پێش ئەوەی کە وەڵامی ئەم پرسیارت دەمەوە خۆزگا ئێمەش وەکو تورکەکان تورکی عوسمانی ئەم تورکیە ئەمڕۆ بمانتوانی باە بە شێوەیەکی زانستیانە مۆسیقای کوردیمان دەوڵەمەند کرد بە ئەوان هیچیان نەبوو، ئەوان لە هیچەوە بوون بەمە، ئەوان نەتەوەیش نەبوون، زمانیشیان نەبوو، فەرهەنگیشیان نەبوو، مۆسیقاشیان نەبوو، بەڵام هاتن لە مۆسیقای عەرەبی لە هی ڕۆمانی و بڵغارستان بە تایبەتی قەرەجەکان پاشان هی یۆنان و زۆر و زەبەنێکی زۆر کوردی هەموویان وەرگرت، بەڵام بە شێوەیەکی زانستیانە گۆرانی بێژەکانی ئەوان وەکو ئێمە هەڕەمە نین. ئێمە بۆ خۆم یەکێکی لەوانم هیچ کەم لە گۆرانی بێژەکانی کورد زانستی موسیقییان نییە. توانم بڵێم ناڵێم بەگشتی ڕەنگە ئەو ژەنیارانەی کە ئەمڕۆ بوونەتە گۆرانی بێژ ئەوانەی لێ دەرکەی دەنا گۆرانی بێژەکانی ئێمە هەمووی سینە بە سینە و پشت بە پشت هاتوونەتە ئەمڕۆ. من حەزەکەم ئەو پرسیارە ئەلبەتە ببوورە مۆسیقای کوردی پێویست بەوە ناکە تۆ وەکو تورکەکان بکەی شت بدزی، بەڵام ئەتوانی کەڵک لە مۆسیقای نەتەوەکانی تر وەربگری بۆ دەوڵەمەندکردنی مۆسیقای کوردی. چونکو کاک مشتەبای میرزادە کە من بە ڤیددیۆ هەمە چەندین پرۆگرامیش پێکەوە بووین لە خزمەتیا بووم، هیچ مۆسیقایەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە قەدەر مۆسیقای کوردی دەوڵەمەند نییە، زەنگین نییە. بۆچی؟ بۆی کە زمانی کوردی 5 تا 6 زاراوەی جیاوازە، هەر زاراوەیەک بۆ خۆی خاوەن مۆسیقایەکی تایبەتە. دێمەوە سەر وەڵامی پرسیارەکە. من حەز ئەەکەم گەورەی فەرمووی خۆشم دێمەوە کاک ئەنوەر قەرەداغی بانگ بکەی، کاک زانای مەحموو هەژار بانگ بکەی، کاک ڕزگار خۆشناو بانگ بکەی، کاک وریە ئەحمەد بانگ بکەی، سەدانمان هەیە، کاک خالێد سەرکار زۆرمان هەیە، ئەمانە بانگ بکەی بزین ئایا ئەم شتێک کە کاک هەڵکەوت ئەیڵێ ڕاستە. من پیانۆیشم ناوێ هۆنراوەکانم بۆ دانێت دە هۆنراوم بۆ دانێت دە هۆنراوەکەت بۆ کەمە گۆرانی. ئەوە ئەزانی چییە؟ ئەوە وەکو ئەوەیە جەنابەت جلی کوردی بەریتە چین لەوێ کۆپی بکەوی بیهێنیتەوە. ئەوە جیاوازە کە تۆ دانیشی بە ئیحساسی خۆت، بە هەستی خۆت، بە چەشەی خۆت، بە مرخی خۆت دابنیشی لە شوێنێکی بێدەنگە یان ناو سیارە تەنیابی یان لە ناو باخێکە یان شەو لە ژوورەکەی خۆتە ئاوازێک دابنێ. ئەگەر ئەو ئاوازانەیە کە کاکەڵکەوت ئەی فەرموو زۆریشی هەیە هەر بەو جۆرە منیش ئەتوانمە و کارە بکەم. منیش ئەینم بەڕوویەوە یانێت تەحەداکەمەوە ئەڵێن تەحەدا کوردیەکەی بەڕووەوە نانە ئەو کاراکەم نەتەنیا 5 هۆنراوە 10 هۆنراوەش 11 هۆنراوەش ئەوە ئاسانە. ئەوە چییە؟ بەڵام ئایا ئەو هۆنراوەگەلەی کە تۆ ئەیکەی بەو ئاوازانە ئەبێتە ئەو ئاوازەی کە ئینسانێک دانیشێ بە هەستی خۆی دروستی بکات؟ نە کاکە گیان ئەکاکەڵکۆت پێ وایە خەڵکی کورد شارەزانین کاکە ئەمڕۆ خەڵکی کورد ئەو خەڵکە کوردەی دوێنێ نییە، ئەمڕۆ خەڵک زۆر وریا و هوشیار و کراون. کاک ناسر تۆ زۆر دوژمنی هێنانی ئاواز و مۆسیقای تورکی و عەرەبی و فارسی دوانە؟ بەڵێ باش، بەڵام یەکێک لە گۆرانیێنی خانم دڵنیای کچی خۆت ئاوازەکەی عەرەبیە. یاخر ئەوەیە کێشەکە باسم کرد خۆم دڵنیا لەگەڵ ئەوەی کە ئەو ئازادە لەگەڵ ئەوەی کە ئەو ئازادە، بەڵام تۆ خۆت وکو هونەرمەندێک کە ناسری ڕەزازی ناوێکە و خەڵک زۆری لە ڕابینێ چۆن ڕێگەدا بۆ ئاوازەوە بڕە؟ کاک ڕێبوار من ڕازی نەبووم یانێ دڵکاو نەبووم. دڵنیا تەنیا لەبەر ڕێزی دایکی و ئەوەی کە ئەو گۆرانیانە نەفەوتێ وەسیەتی دایکی بووە ئەو گۆرانیانە نەفەوتێ بیڵێ دەنا دڵنیا گۆرانی بێژ نییە، دڵنیا ناڕوا بە دوی گۆرانیە، دڵنیا مێردی کرد. باش ئەگەر بمبەخشە پێم گوتوتم دڵە گیان من دڵکاو نیم ڕازی نیمە و کارە بکەی، بەڵام ئیستاش قەیناکە ئەیکەیت لەبەر ڕێزی دایکتەوە کێشەیەکی دیکە. چونکو یەک دوو گۆرانی لێ دەرچێت کە تۆزێ هەوای ڕۆمانتیکەیە باقیە عەرەبیە.
بەڵێ باشە ئەگەر وەز لەوەی خانم دڵنیاژ بێنین بەڵام گۆرانی چاری خەمی دڵی من بڵێ خۆمیش هەر تورکیا نا تورکی نییە چارەی خەمی من ئاوازی کوردیە هی خۆمە بۆ یادی فەتانەی وەلیدی وتووە پرسیارێکی زۆر باشت کرد شتێکی باشە دووروژان شتێکی باشە دووە بیری هێنامەوە گۆرانی شەو کە کاکەڵکەوت و کاک گۆران کامیل بردیانە تورکیا تۆماریان کرد بۆ مەرزیە کورسات کلیپەکەی لە دەشتی پیرەمەگرون کرد کاک سامانمان لەگەڵ بوو ئاگادارە کاک هەڵکەوت دەپاڵ ئەم گۆرانیەدا چارەی خەمی منیشی وەکو هەدیە وەکو دیاری بۆ من دروست کرد بۆ منیش ئاگام لێ نەبوو کە هاتمەوە کاگۆران و تیشتێکی جوانمان بۆ کردووی حاڵەتی ئەرەبێسکی هەیەوتم چیەوەتی چارەی خەم هێنایان تۆمارم کرد دەنا چارەی خەم تازەکردنەوەکەی بەڵێ تازەکردنەوە دەنا چارەی خەم ئەگەر جەنابەت پرسیار بکەی ئەو شەوەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان گیرە ئێمە چوینە ڕۆژ تیڤی پرۆگرامێکی ترمان هەبوو بەڵام چونکو ئەو گیرە دواشەوەکەی تری ئێمە ناچار بووین گۆرانیەکانمان گۆڕی من چارەی خەم ئەو شەوە تۆمار کرد من لە پرسیارەکەم زیاتر مەبەستم لەو تازەکردنەوەیە بوو کە لە تورکیا تۆمار کرا بڵێ ئەوە ئەرەبێسکە ئەوە تورکی نییە ئێستا کاک ئەیوب عەلی گۆرانی هەیە کوردیە بەڵام بە مۆسیقای ئەرابێسکەوە کراوە ئەوە جیاوازە بەڵام گۆرانی بێژ هەن کە گۆرانی تورکیان هێناوە هۆنراوەی کوردیان لەسەرداناوە من ئەمام هەیە هیوادارم لە پرۆگرامێکی دیکەدا لە ناو مێشکێک ئەم گۆرانیانەت بدەمێ برادێکم کاک بیلال لە لەندەن نازانم ئەم وازەی لەکوێ هێناوە ئەم تااقەتەی لەکوێ هێناوە هەمووی کۆ کردوتەوە کە ئەم گۆرانی بێژە کوردانە چیان دزیوە چیان هێناوە چیان لە نەتەوەکانی تر وەرگرتووە هەمووی کۆ کردوتەوە داوێتی بە من ئەتوانم بیهێنم دای بنێم بۆت یعنی فەرەنگی دزی هونەرمەندەکان هەیە بەڵێ ئەتوانی کەڵک وەربگری گوناح نییە ئەتوانی کەڵک وەربگری لە مۆسیقای دیکە لە مۆسیقای نەتەوەکانی تر ئێستا بۆ تمشای مۆسیقای تورکی بکە بەشێکی هەرە زۆری لە پەرەجەکانی ڕۆمانی و بولغاریا دزراوە هەر دزراوە بە ئاشکرا کردویانە بە مۆسیقای تورکی بەڵام ئەوانەی کە مۆسیقارن ئەوانەی کە شارەزای هونەرن هەر ئەی بیستنەوە ئەڵێن ئەوە هی ئەوانە زۆر باشە کاک ناسر بەردەوام باز لە جۆرێک لە ناکۆکی ئەکرێت لە نێوان ناسری ڕەزازی لەلایەک لەگەڵ مەسەری خاڵقی و نەجمەدینی وەڵامی لەلایەکی ترەوە ناکۆکیەوە لەسەر چییە؟ ئەسڵەن جارێ من لەگەڵ کاکمەزەری خاڵقی مامۆستامەزەری خاڵقی نەتەنیا کێشەم نییە بە برای گەورەی خۆمی ئەزانم هەمیشێش ڕێزم گرتووە بە یەکێک لە گۆرانی بێژە هەڵکەوتوەکانی کوردستانی دەزانم لەگەڵ کاک نەجمەدینی غوڵامیش کێشەیەکمان هەبوو لەسەر یەکشت بوو کاک نەجمەدین لە وتارێکدا باسی کردبوو کە یەکەم کەسە سرودی خوێندووە منیش بە کاک نەجمەم گوتم کاک نەجمە هەڵەی من پێش تۆ ومەتە گۆرانی بێژ پێش تۆش سرودم خوێندووە من شان نەڕووخاوە سرودم هەیە سرودی ئەی شەهیدان یەکەم کەس من وتومە بەڵێ یەکلا بووینەتەوە کاک نەجمە هەڵەکەی لەوە دابوو ئەو کاتەی کە شار گیرایەوە شار ڕووخا بوو خومەینی هات شارەکان پێشمەرگە گرتیەوە دوای ماوەیەک کاک نەجمە کاستێکی سرودی بڵاو کردەوە دەنا من پێش کاک نەجمە چەندین سرودم تۆمار کرد بوو سرودی نیشتمانی من نیشتمانی پاک و جوان ئەو سرودە 6 مانگ ئارمی رادیۆ کوردیەکەی تاران بووە لە کاتێکە خۆم نەمزانیوە کێش پێ گوتم کاک ناسری سینا کاک بەزان شاسوار کە ئەوان لە رادیۆ تارانە ئیشیان دەکرد وتیان دوو سرود یەکی هەڤاڵی بارگرانی شوان پەروەر یەکێکیش ئەو سرودە بۆ ئەوەی کە بزانن من زمانی شا ئەو کاتەی کە شار ڕووخاو پەیکەرەکانیان لە سنە هێنایە خوارێ من لە ڕادیۆی سنە کە شێخ ئەمینی نەخشبەندی کۆچکردو شێخ ئەمینی نەخشبەندی سەرۆکی رادیۆ تەلەڤیزیۆنی سنە بوو ئەو ڕۆژە دوو سرودی ترم لەوێ تۆمار کردووەکەی کیان کوردی و دلێرە پاشان ئەو ڕۆژەی کە شێخ جەلال هاتووە بمبەخشە مەجبورم شی بکەمەوە ئەو ڕۆژەی کە کۆچکردو شێخ جەلالی حسێنی برای مامۆستا شێخ عێزەدین هات لە سنە لەسەر باڵکۆنی کەشاوەردی قسەی کرد ئەو ڕۆژە من سرودم خوێندووە ئەو ڕۆژەی کە عەلی ئەشرەفی دەرویشیان نووسەری هەرە گەورەی کورد کە بە فارسی دەنووسێ هاتە سنە و لە سالۆنی کوریشی کەبیر خوتبەیدا ئەو ڕۆژەیش دێم و دێمێشم لەوێ وتووە زۆر باشە
ئەو قسەیە لەسەر تۆ هەیە کە ئەوترێ ناسری ڕەزازی زۆر کەس کە لە پێش خۆیەوەن ڕەتەکاتەوە تەنانەت ئەم کێشەیە کە لە نێوان تۆ و نەجمی غوڵامی ئەوەی کە باسەکرێت کە گوایە لەگەڵ مەسەری خاڵقی کێشەت هەیە ئەوترێ کە شکڵای بابانیش ڕەتەکەیتەوە تۆ منشتی وام نەوتوە ئەوانە ڕاستین کاک ڕێبوار بەڕاستی من ئیستاش لەگەڵ کاک نەجمەدین زۆر دۆستین هەر ئەم لەگە شکڵای بابان کێشت نییە بە شکڵای بابان من لە من گەورەترە هاوپیشەی کاک شکڵاخانیش نیم زۆر ڕێزی بۆ دائەنێم کە لە سەردەمی کاک شکڵاخانی بابانیشدا من چوومەتە ڕادیۆی سنە پیاوێکی زۆر بەڕێزە کاک شکڵاخانی بابان یەکێک لەو سەرۆکانەی تەلەڤیزیۆنە کە کاتی خۆی گروپی شۆڕش کە هاتن بۆ کوردستانی بندستی ئێران لە سنا لەسەر بەرپرسایەتی خۆی گۆرانیەکانی تۆمار کردن کە ئەو کاتە کۆچ کردو کاک عوسمان عەلی و ئیبراهیم سابیر و کۆچ کردو عومەر خەزان و ئەوان بوون نەبابە نازانم قسانە ڕاستین کاتی خۆی هونەرمەند هابە بانگەش کرا بۆ کوردستان هاتە ئێرە لەگە تۆ کاسێتێکی تۆمار کرد دوای کە گەڕایەوە ڕژەم دەستگیری کرد و ڕاستەخۆ کوشرا کوشتنەکەی لەسەر چی بوو؟ من ساڵی 1970 کە هاتمە ئێرە ڕۆشتم بۆ کەرکووک بۆ ئەوەی کە کاستی مامۆستا عەلی مەردان و مامۆستا حسێن عەلی و مامۆستا سەلاح داوودە بکڕم چونکو ئەم سێ گۆرانی بێژە لە لای ئێمە جیاواز لە مامۆستا تایار تۆفیق وەکو گۆرانی بێژێکی نەتەوەیی زۆر زۆر خۆشەویست بوون سەلاح داوودە کاستێکی هاتە لای ئێمە کە پێم وابێ هەر یەک دوو کاستیەیە کاک سەلاحەوەی کە بەڕسمی درابێتە دەرێ یان وارەی ڕاوەستاوە لەو بانە وەک تۆپ لای ئێمەڵێ وەک تۆپ تەقیەوە منیش چوم کاسەتەکان بکڕم لەسەر ڕفەی دوکانەکە تەزیلێکی بەکرە دانرابوو دیم گۆرانی بێژێک گۆرانی دەڵێ بەڵام دەنگەکە کوردیە کەلیماتەکان تێناگەم پرسیارم کەرەمە کێوتی ئەمە ناوی عەبدولوەهاب بە پێ ئەڵێین هابە وتم دەی دەکرێ کاستەکەم بدەیتێ وتی بەسەرچەو وتم چەند کاستی وتی زۆری هەیە وتم ئەوانەی کە باشن بمدەیە لەگەڵ کاک سالار قەرەداغی بووین برای بەڕێزم کە ئێستا لە هۆڵەندایە من 12 کاستی هابەم هێنا تمشام کرد بابام ئینسانە کوردە مێلۆدیەکانیشی کوردین تەنانەت ئەو قۆریاتانەش کە ئەیڵێ هەر کوردین بەڵام کەلیماتەکان یان وشەکان تورکین ئیتر زۆر کاریگەری لە منا بەجێ هێشت بوو بەهۆی ئەوە کە دەنگی داوە یان ڕەنگی داوەتەوە لە گۆرانیەکانمە تۆ گەرگوێ لە گۆمەشین بگری وەرگیراوێکە لە بەیاتی هابە و مشکۆ ئەمە بوو بەهۆی ئەوە کە زۆر خۆشەویست بێ لە لای من کە هاتمەوە زۆر سەرت نێشێنم داوام لە جەنابی کاکنەوشیروان کردوتم حەزەکەم هابم بۆ بێنن ئەویش بە ئەبوو شەهابی وت ئەبوو شەهابیش بە برادرانی کتو هابیان هێنا هابیان هێنا و کاک کەمالی حاجی سعی دەستی خۆش بێ ئەو تۆماری کرد سعات 8:30 ئێوارە دانیشتین تا 4 شەو 4 کاستمان پێکەوە تۆمارگرت من زۆر ڕێزیم کرد بەڵام دەستی شکاوم کورتسات بە ڤیددیۆ گرتی من نەمهێشت لە دوای 20 دقیقە وتم مێگرن ترسام کە کێشەی بۆ دروست بێ نەمزانی هەر بۆی دروست دەبێ ئەو کات کە ڕۆشتەوە لە ئەمنی کەرکووک تورکمانێک بانگی دەکا بۆ زەماوەند بەڕاستی هابە حاڵی باش نابێ دۆخی زۆر خراپ دەبێ دەڵێ ناتوانم ئەڵێ ئەتوانی بڕۆی بۆ ناوچەی مخەڕبین لەگەڵ ناسی ڕزازیش گۆرانی تۆمارکەی ناتوانانی بێی بۆ داوەتەکەی ئێمە لەسەر ئەوە تووشی کێشەیان کرد هەموو ڕۆژێت دەیبەنە مخابرەت هابەش جارێک سەکتەیان جەڵدە لێیدا بوو ئەوە بووە هۆی ئەوە کە ئەوەندەیان هێنا و بردیان جەڵدە لێیدا بەڵام دەنگۆیەکی تریش هەیە من لە کوڕەکەی و چەند کەسێکی ترم پرسیوە کە لە ناو چاییە ژەهریان پێداوە ژەهرەکە بۆتەوەی ئەوە کە هابێ گوشت ئیتر نازانم تا چ ڕادا ئەوە ڕاست دەستخۆش ناسری ڕەزازی سە لە باشووری کوردستان دانیشە لە سلێمانی دانیش ساڵی پارش لە سلێمانیە کۆمەڵێک ڕووداوی زۆر ڕوویە بەڵام باسی ئەوە کرێت کە ئێرە ناسری ڕەزازی بە بەشێک لە خۆیان نەزانن بەڵام لەوە ئەچێ ناسری ڕەزازی تا ئێستا خۆی بە بێگانە بزانێ لێرە لەبەرەوەی هیچ هەڵوێسێکی نییە لە کاتی ئەم هەموو خۆپشاندان و ئەم هەموو تەق و تۆق و خەڵک کوژرانە ناسری ڕەزازیمان نەبینی لە هیچ لایەکەوە هیچ هەڵوێسێکی نەبوو من لێرە خۆم بە میوانە زانم یەکەم دوو میوانی یەکەتی نیشتمانیم لێرە من پێم وایە ئەوە ئیشی ئێمە نییە لێرەدا هەڵوێز وەرگرتن ئەو هەڵوێز وەرگرتنەش تەنانەت ئیشی ئێمە نییە چونکو ئێمە حەز ناکەین هیچ لایەک تووشی کێشە ببێ
من بە هوەرەکەی خۆم تا ئەو جێگەیە کە توانی بێتم کاری خۆمم کردووە ئەگەر باسی ئەو یەکجارەش دەکەن کە من لە هەڵبژاردنە باسی ئەو یەکجارەش دەکەن کە لە هەڵبژاردنە وتم دەنگ بە یەکێتی بدەن ئەم جارە ئەوەشم نەکرد و ئەوەش ناکەم چونکو من بەڕاستی ڕاستە لێرە میوانم بەڵام بە وڵاتی خۆمی دەزانم و من پێم وایە هەر هەمومان بە حیزبەکانیشەوە دەبێ ئاگاداری ئەم بارودۆخە بین ئەگەر ئەم بارودۆخە نەبووایە حیزبەکانی ئێمە بۆ خەباتیان داخست تمشا بکە هیچ کامێکیانیستا لەو دی و هیچ تێکۆشانێکی چەکداریان نییە بۆ ڕێز و حرمەت لەم پارچەیە من پێم وایە ئەوە ئیشی ئێمە نییە ئیشی ئێمە چاکەیە نەک خراپە من پێم وایە بێ ئێمە بێ ڕێکخەربین نەکتێک دەر خۆ گوناحیش نییە من ئەمڕۆ لێرە میوانی یەکێتی نیشتمانیم تەنیا من نیم بە سەدان کەس میوانی یەکێتیە میوانی پارتیە میوانی سوسیالیستە میوانی حزبی شیوعیەوە گوناح نییە کاکە و پێشم گوناح نییە گەر هەر ئینسانێک لایەنێکی خۆش بێت یان لەگەڵ ئەو لایەنە سەرکاری هەبێ بەسەوە جیاوازە تۆ بیبی بە بڵنگۆی لایەک من ئەوە ناکەم بەڵام تو گۆرانیە کە بۆ گەندەڵی و تۆ بۆ نێشتنی گەندەڵی خۆ پیشاندانانش داوای نێشتنی گەندەڵیانە کرد هیوادارم بتوان هەنگاوی بۆ هەڵبگرن هیوادارم هەنگاو هەڵبگیرێ بۆ چاکسازی من پێم وایە پێویستە ئەوەش بکرێت کێ ئەوەی ناوێ ئەوانەی نایانەوێت کە خۆیان هەن لەناو ئەو بارودۆخ کاک ناسر لە هەموو وڵاتێکا لە سیستمی سیاسیە بۆ نمونە حزبێک دروستە بێ کە معارەزەیە کە ئۆپۆزیسیۆنە لەناو نووسەرانە نووسەرێک لە ناکاو یەتە گۆ و یاخێ بێ و بە پێشوانە شەپۆلەکەەوە ئەنووسێ بەڵام تا ئێستا لەناو ناوەندی هوەری کوردیە ئەم شتە نەبینراوە ینی چەند ناوێک هەن لەناو وەسەتی هوەری کوردیا کە خەڵک زۆر چاوەڕیشتی زۆر گەورەیان لێەکە یەکێ لەوانە ناسری ڕەسازیە چاوەڕێی هەڵوێستی گەورەیان لێەکەن چاوەڕێی یاخیبوونیان لێەکەن بەڵام تا ئێستا ئێمە ئەمەمان نەدیوە هەر سروشی هونەرمەند خۆی وایە بۆ نمونە ناسری ڕەزازی بۆ هەنگاوێکی لەم شێوەیە هەڵناگرێ من جارێکی تریش ئەوە ئەڵێم ئەگەر بتوانم بە هوەرەکەم ئیشەکەم بە گۆرانی ئیشەکەم و پێشم وایە ئیشیشم کردووە بەڵام من حەز ناکەم خۆم خەمە ناو لایەنێک یا ببم بە بڵنگۆی لایەنێک بەڕاستی من ئەوە بە باش نازانم و خۆش دەزانی مەسەرەن هەبوون بۆ نمونە لە گۆرانی بێژەکان یەکێ لەم لاچوو یەکێ لەو لاچوو عاقیبەتی نەبوو من پێم وایە هونەرمەند دەبێ ئیشی خۆی بکە هونەرمەند دەبێت کاری خۆی بکە ئەگەر بتوانێت بە هونەرەکەی خۆی کاری خۆی بکە بەو بەرهەمانەی کە بڵاویە کاتەوە کاری خۆی بکات زۆر باشترە من هیوادارم کە ئەو سرودەی من تەلەڤیزیۆنەکانی تریش بڵاوی بکەنەوە من ئەو سرودەم بۆ کورتسات نەگوتووە من ئەو سرودەم تۆمار کرد سپاسی کورتساتەکەم کە داوام لیان کرد بڵاویان کردەوە من پێم وایە هونەرمەند ئەتوانێت بە بەرهەمەکانی خۆی ئیش بکایتە چ پێویستە تۆ بڕۆی ئیش بۆ لایەنێ بکەیت لەم ماوەیە پار بوو ئینسانێکی گەورە لە لای ئێمە کۆچی دوایی کرد و توێژیان لەگەڵ کرد وتی ئەگەر ئاوەزی ئێستام ئەفوو ئاوەزی ئەو کاتەم وەکو ئێستا بووە یانێ ئەقلی ئەو کاتەم وەکو ئێستا بووە هیچ کات خۆم لە حیزبایەتی و لە سیاست وەرنەدەدا وەختی من هونەرەکەم هەیە ئەتوانم بە هونەرەکەم بانگەواز بکەم ئەتوانم بە هونەرەکەم گۆرانی بڵێم بۆ کوردستان ئێتە چی پێویستە من گۆرانی بۆ حیزبێک بڵێم من پێم گوناحە هونەر مەیدانێکی ئازادە هونەر زۆر لەوە گەورەترە ئینسان بیکات بە بڵینگۆ من کاتی خۆشی ئەو کارم کرد ئێمە لەگەڵ کاکنێت بەدین و غڵامی پێشمەرگە بووین بە هونەرەکەمان زۆر سرودمان تۆمار کرد ڕەنگە حزبێکیش وەکو حزب ئیستفادەی لێ کردی و هەلێشی کرد و بەهۆی ئەوە کە دەنگی ئێمە لە حزبی دموکراتە بڵاو نابووە ئەو کاتێک کە من هێشتا نهاتوومە ناو کۆمەڵە دەنگم لە یەکێتی و لە حزبی دموکرات و لە کۆمەڵە و تەنانەت لە رادیۆی شۆڕشی پارتیشدا بڵاو دەبووە بەڵام ئەو کاتێک کە من چوومە ناو کۆمەڵە ناسی ڕزازی بوو بەهی کۆمەڵە بەڵام با لانی کەم وازمان لێ بێنن ئەوەی کە پێشتر کردمان با ئێستانێکین با لانی کەم ئەمڕۆ ئەم 10 ساڵە تەمەنماوە گۆرانی بێژە هونەرمەندە نووسەر هەرچێکەیە بۆ خۆی خەریکی ئیشی خۆی بە تو باشتر لەوەی کە سەری بەلایەنێکەوە بند بێ کاتی بەرنامەکەم بڕۆ کۆتاییە ڕوا یعنی سا ناسری ڕەزازی پەشیمانە لەو مێژووی خۆی لە ڕابردووە کە حیزب من لە مێژووی پێشمەرگایەتی پەشیمان نیم
لە حیزبایەتی لە حزبایەتی پەشیمانم من لە پێشمەرگایەتی پەشیمانیم شانازیەکی گەورە بوو بۆ من کە پێشمەرگەی کۆمەڵە بووم شانازیەکی گەورە بوو بۆ من کە لەو ڕیزەدا بووم تێدەگەی شانازیەکی گەورە بوو کە توانیم خەبات بۆ میلەتەکەم کەم بەڵام خۆزگا لەو کاتە من بمتوانی بە سربەخۆ ئەو کارانم کرد بە بەڵام ئایا دەکرا لە حزبی شابام هەرەمە بوو لە کۆمەڵیشدا بام هەرەمە بوو لە یەکێتیشدا بام یا لە پارتیشدا بام هەرەمە بوو هیچ شوێنە نەبوو کات نەبوو لە ئێرانە دەمایتەوە ڕسوات دەبوویت بەڵام دەرەوەمان لە هەموو شتێ باشتر بوو دەرەوەمان لە هەموو شتێ باشتر بوو ئەوە بوو بە خاڵێکی پێم وابێ ئادار مثبت بۆ ئێمە و خەتیشی لی پەشیمانیم بەڵام من یەک شتی دیکەشت پێ بڵێم من حزبایەتیم نەکرد قەتیش لە کۆمەڵەدا نەبووم بە ئەندام چونکو من ئینسانێکی نەتەوەی بووم هەمیشە بۆ ڕزگاری کوردستان و بۆ ڕزگاری کوردستان تێکۆشاوم و ئیستەشەر بۆ ڕزگاری کوردستان تێدەکۆشم حەزی شەکەم لە نێوان حزبەکانە هیچ کێشەیەک نەبێ هەمویان بۆ نەتەوەی کورد و بۆ میلەتی کورد هەوڵ بدەن دەسە خۆش بێت هونەرمەند ناسری ڕەزازی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ بەڕاشکاوی تکایە سپاسی بەڕێزی شتەکەم زۆر مەمنون بەڕێزانم بۆ سەرنج و تێبینیەکەتوان لە ڕگەی هیمەڵ ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویکی تر و هەفتەی ئایندا هەموو لایەک لە خۆشییان